سڵاو بەنداوەکانیش وەکو مرۆڤ تەمەنێکیان هەیە. دەزانی بەنداوی دوکان چەند ساڵ تەمەنی ماوە؟ ئەی بەنداوی هوڤەر لە ئەمریکا چەند ساڵ تەمەنی ماوە؟ فەرموون بابەیەکەوە براوردێکیان بکەین. مێژووی دروستکردنی بەنداوەکان بۆ هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە، بەڵام تا سەدە و نیوێک لەمەوبەر بەنداوەکان بچووک بوون و ژمارەیان زۆر کەم بوو. هەروەها زیاتر بۆ مەبەستی ئاودێری و ڕێگری لە لافاو دروست دەکران. لە سەرەتای سەدەی 20ەمەوە گۆڕانکاری بنچینەیی بەسەر جۆر و ژمارە و قەبارە و ئامانجی دروستکردنی بەنداوەکاندا هات. ئێستا بەنداوەکان جگەل لە ئاودێری و ڕێگری لە لافاو بۆ بەرهەمهێنانی کارەبا و سازاندنی ژینگەی گەشتیاری و پاراستنی ئاوی ژێرزەوی و زیادکردنی سامانی ئاوی و ئامانجی دیکەش بەکاردەهێنرێن. بەهۆی تەوژمی باران و ئاوەڕە و لافاوەوە خاک دادەخورێت و بە شێوەی قوڕا و بە ڕووبارەکاندا دەگوازرێتەوە. ئەگەر لەسەر ڕێڕەوی ڕووبارەکان بەنداو هەبن بەهۆی پەنگ خواردنەوەی ئاوەکە قوڕ و لیتەکە لە ناو دەریاچەی بەنداوەکاندا دەنیشێت. وردە وردە ئەوەش وا دەکات بەنداوەکان پڕ ببنەوە و تەمەنێکی دیاریکراویان هەبێت بۆ گلدانەوەی ئاو. بە گوێرەی ماڵپەڕی خزمەتگوزاری پارکە نیشتیمانیەکانی ئەمریکا ساڵی 1935 کاتێک بەنداوی هوڤەر لە ئەمریکا بە تەواوی دروست کرا و دەستی بە گلدانەوەی ئاو کرد، شارەزایان تەمەنی بەنداوەکەیان بە نزیکەی 200 ساڵ خەمڵاند. بەڵام کاتێک لە ساڵی 1940دا بڕی قوڕ و لیتەی نیشتووی ناو دەریاچەکەیان لێکدایەوە، بۆیان دەرکەوت کە بەنداوی هوڤەر دەشێت بۆ ماوەی 400 ساڵ ئاوگل بداتەوە. دواتر ساڵی 1963 کە لە سەرووی بەنداوی هوڤەردا بەنداوی گلێنکانێنیان دروست کرد، بۆیان دەرکەوت کە بەنداوە نوێیەکە بڕێکی زۆر قوڕ و لیتە گل دەداتەوە و ناهێڵت بگاتە بەنداوی هوڤەر. ئەوە ژوای کرد تەمەنی بەنداوی هوڤەر بۆ زیاتر لە 1000 ساڵ درێژ ببێتەوە. بە ژوەری لێکۆڵینەوەی کە ساڵی 2020 لە ریسێرچگەیت بڵاو بۆتەوە، بەنداوی دوکان لە ساڵی 1959 تا ساڵی 2014 لە 4 بەشێکی قەبارەی دەریاچەکەی بە قوڕ و لیتە پڕ بۆتەوە. ساڵانە 6.6 ملیۆن مەتر سێجا قوڕ و لیتە لە ناوچەکانی سەرووی بەنداوەکەوە بۆ دەریاچەکە دەگوازرێتەوە و لە ناویدا دەنیشێت. بۆ ئەوەی ئاسانتر وێنای بکەن، وەک ئەوە وایە بە درێژایی ساڵ ڕۆژانە 1800 گەڵامە کە هەر یەکەیان 10 مەتر سێجا قوڕ و لیتەی هەڵگرت بێت ڕۆ بکرێنە ناو دەریاچەی دوکان. ئەگەر بەم شێوەیە بێت تا ساڵی 2169 بە یەکجاری پڕ دەبێتەوە، واتە بەنداوی دوکان تەنها 145 ساڵی دیکە تەمەنی ماوە. بەنیشتنی قوڕ و لیتە تەنها تەمەنی بەنداوەکان کورت نابێتەوە، بەڵکو ساڵ دوای ساڵ توانای گلدانەوەی ئاویشیان کەم دەبێتەوە. بۆ نمونە بەنداوی دوکان تا ئێستا 2000 ساڵ ڕێژ بووە، ئەویش لە ساڵی 1988 و ساڵی 2019دا بووە. بەڵام لە سەرڕێژبوونی ساڵی 2019دا تەنها 184 ئەو ئاوی گلداوەتەوە کە لە ساڵی 1980دا گلی دابووە. بۆ سادەکردنەوە ئەگەر بڵێن بەنداوەکە لە ساڵی 1980دا 100 بەرمیل ئاوی گلدا بێتەوە، ئەوە لە ساڵی 2019دا تەنها 84 بەرمیل ئاوی گلداوەتەوە لەگەڵ 16 بەرمیل قوڕ و لیتە. بۆ ئەوەی تەمەنی بەنداوەکانی دوکان و دەربەندیخان درێژ ببنەوە، باشترین ڕێگا ئەوەیە لە سەرووی بەنداوەکان ڕێگا لە داخورانی خاک بگیرێت، کە بۆ ئەوەش زۆر تەکنیک و ڕێگای جیاواز هەیە. ڕەنگە بتوانرێت وەک بیابانی ئەفریقیا ساڵوگردی نیمچە بازنەی بچووک دروست بکرێن کە ئاو گل دەدەنەوە و ڕێگا لە داخورانی خاک دەگرن. بەڵام ئەم ڕێگایە ئەگەر پێشنیار بکرێت و شیاو بێت بۆ کوردستان، پێویستە بە شێوەیەک جێبەجێ بکرێت لەگەڵ سروشتی بارانی وەرزی و جۆری خاک و ڕۆکی کوردستان بگونجێت. بەڕای تۆ پێویستە زانکۆکانمان چی بکەن تا بگەن بە ڕێگە چارەیەک بۆ ئەوی بەنداوەکانی کوردستان وەک بەنداوی هوڤەر 1000 ساڵی دیکە تەمەنیان درێژ بێت. تۆش لێ بکۆڵەوە.